لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني 437 لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان بما بس رزامندي خواهي قوري وهيوادان بوي عزيز سودي لول بقرن. خوش ويسان هل خزمت آياتي جمال شش لسورة المائدة كخواهي قوري سبحانه وتعالى باسی زۆرێک لە ئەحکامی تەهارەت دەستنوێژ و هەروەها جەنابەت مەسەلەی تەیەموم دەکا کە چەندوانەیەک پێش ئێستاشا لە خزمەتیدا بووین. بەڵێ دەفەرمی ئەی کۆمەڕی بڕواداران ئیدا قمتم إلى الصلاة کاتێک کەوە ویستان نوێژ بکەن فەغسیلوا وجوهەکم وأیدیەکم إلى المرافق و باس لە دەستنوێژە واتە دەم و چاوتان بشۆن و دەستەکانتان هەتاوەکو ئانیشتان بشۆن وامسحوا برؤوسکم و هەروەها مەسحی سەرتان بکەن و ئەرجولەکم إلى الكعبین پێکانتان بشۆن هەتا گۆزینگتان وإن كنتم جنبا فطهروا ئەگەر جەنابەتیشتان لەسەر بوو ئەوە غوسل لە خۆتان دەربینن هەتاکو ئێرە بە تەفسیل باسمان کردێ وإن كنتم مرضى ئەگەر نەخۆش بوون کەواتە ئەگەر نەخۆش بوون نەتانتوانی ئاو بەکاربینن ئەو على سەفەر یان ئەوەتە لە سەفەردا بوون ئیتر لە سەفەردا زیاتر گومان ئەوە لێ دەکرێتەوە ئاوتان دەست نەکەوی کەواتە دوو حاڵت باز دەکا وإن كنتم مرضى ئاو هەیە بەڵام ناتوانین بەکاری بینی یان لە سەفەر بووی ئاو نییە بەکاری بینی ئیتر لەو حاڵەتە جەنابەتی لەسەریانەوە تا پێویستی بە دەستنوێژ هەڵگرتنە هەیە لە هەردووکان پێویستی بە ئاو هەیە ئیتر لە حاڵەت یەکەم ناتوانی ئاو بەکاربین چونکە نەخۆشە لە حاڵەتی دووەم ئاو دەتوانی بەکاربینی بەڵام لە سەفەرە ئاوی دەست ناکەوی ئیتر لێرەدا باز لەوەش دەکا لە بەرچی ئاو بەکاردێنی یان لە بۆ دەستنوێژ یان لە بۆ جەنابەتە دەفەرمی ئەو جاء أحد منكم من الغائط ئیتر یەک لەنگۆ چوو سەر ئاوی کردو لەو جێگایە گەڕاوە کەوا سەر ئاوکردنە ئەو جاء أحد منكم من الغائط دیارە ئەوەش وەکو کینایە لێرە و لە چەندین جێگایەت کە خوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوێ باز لەسەر ئاوکردن دەکا کە فێرمان کە ئێمەش بەو شێوەیە لە کاتی باسکردنی هەر ئەحکامێک لەو ئەحکامانەی کەوا ظاهیرەن پێویستی بە مراعاتێ پێویستە مراعاتی ئەلفاظەکانمان بکەین سبحانه وتعالى بەو شێوە فێرمان دەکا دیارە با بڵێن غایت زیاتر جێگای نزمە وەکو لە زمانی با بڵێن غایت عەفوەن واتە کاتێکەوە یەک لەنگۆ لە با بڵێن سەر ئاوکردن گەڕاوە ئەو جاء أحد منكم من الغائط ئەو لامەستم النساء لە هەندێک جێیان بە ئەلفاظی تر خوای گەورە بەکاری هێنایە ئەو لامەستم النساء کەواتە ئەو جاء أحد منكم من الغائط لەو حاڵەتی کەسێک سەر ئاوی کردێ پێویستی بە چی هەیە حەدەثی ئەصغەرە ئەوە پێویستی بە دەستنوێژ هەیە ئەو لامەستم النساء ئەوە حەدەثی ئەکبەرە پێویستی بە جەنابەت هەیە یان پێویستی بە غوسلکردنە ئەوە جەنابەتە کاتێکەوە یەک لەنگۆ لەگەڵ خێزانەکەی کۆبووە ئەو لامەستم النساء فلم تجدوا ماء ئاوتان دەست نەکەوت فتەیەمەموا صعیدا طیبا ئیتر تەیەموم بکەن هەم لە جیاتی دەستنوێژ هەم لە جیاتی غوسلی جەنابەت چونکە یەکەمیان ئەو جاء أحد منكم من الغائط و گوتمان کەسێک کەوا لەسەر ئاوکردن دەگەڕێتەوە پێویستی بە چییە دەستنوێژە ئەو لامەستم النساء لێرەدا باس لە موجیباتی غوسل دەکاتن واتە هەندێک لە زانایان طبعا ئەو لامەستم النساء بە دەست لێدان لێچی دایتەوە ئەوەشیان هەر بە ئەوەی لێک دایتەوە واتە یەکە لە موجیباتەکانی دەستنوێژ شوشتن واتە ئەگەر دەستت بە دەستی خێزانەکەت کەوت یان دەست بە هەر بەشێک لە لاشەی خێزانەکەت کەوت لە لەمسیان بەو شێوەیان لێک دایتەوە
کەواتە ئەگەر دەستت بەلاشەی یاخود بەدەستی ئافرەتەکەت کەوت لەو حاڵەتەی ئەوەش دەبی تەمای ئەوەی کەوا دەست نوێژ بشۆن دەست نوێژ نوێ بکەن دەست نوێژ پێدەچێت بەڵام دیارە زیاتر ڕێی ئەو زانانە بەهێزترەکەوە دەڵێن نەخێر لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باس لە موجیباتی دەست نوێژ دەکا و باس لە موجیباتی غوسل دەکا کەواتە یەکەمیان ئەو جا ئەحد منکم من الغائط واتە کەسێک لەنگۆ لەسەر ئاوکردن گەڕاوە ئەوە موجیباتی دەست نوێژە کەواتە پێویستی بە دەست نوێژ نوێکردنەوە هەیە ئەو لامەستم النیساء واتە لەگە خێزانەکەت کۆبووە واتە بە معنای جیماع دەی لێرە لامەستوم بە معنای جیماع دێ نەک بە معنای لەمس بێتن بە معنایەکەوە دەستت بەرکەوتیە وەکو سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە چەندین حەدیث کەوا پێشترش باسمان کردێ بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بە دەستی یاخود بە بەشێک لە لاشەی مەسەن لە بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەو نوێژدا بووە لە حوجرەی عایشە خوای لێ ڕازی بیتن حوجرەکەشی هەندە گچکە بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە نوێژی دەکرد لە پێوە بوو ئەویان ڕادەکشا لە پێشی لە هەر ئەو هەندە جێگیان هەبوو لە بۆی کەوا بخەویتن کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بستە سوجود نقورچەشی لە پێی عایشە دەدا و پێی ڕادەچشا و ئەوجا سوزدەکەی دەبرد دەست نوێژی نەدەشکا لەبەرەوەی بەردەوام بوو لە نوێژ یاخود جاروە بەعەکسەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە نوێژ بووە لە سوزدەکەی زۆر درێژ بوویتەوە عایشە خوای لێ ڕازی بی دەستی لە پێی پێغەمبەردایە صلی الله عليه وسلم زانیدا خۆ مایە یان شەچوەی کردێکەوە نەمابیتن لەبەر چەوەندە سوزدەی درێژ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژەکەش بەردەوام بووە ئەگەر دەست نوێژ بشکا کوو بەردەوام دەبوو بە هەر حاڵ ئەو لامەستم النیساء بە معنای ئەوەی دێتن کەوا بە معنای کۆبوونەوە بە معنای جیماع دێتن کەواتە یەکەمیان باس لە بابنێ موجیباتی دەست نوێژ دەکا ئەویتکەیان باس لە موجیباتی غوسل دەکات جەنابەت دەکات کەواتە ئەگەر ئاو نەبوو بەکاری بینن وەکو لە سەفەردا یان ئاو هەبوو بەڵام نەتانتوانی بەکاری بین لەبەرەوەی نەخۆش بوون چونکە نەخۆش زاری وا هەیە ناتوانی ئاو بەکاربینی ئەگەر ئاو بەکاربی نەخۆشەکەی زیاتر دەکە یاخود بەکارهێنانی ئاوەکەی شیفای تەخیرتر دەکا ئەوجا دەست نوێژتان پێویست بنوێی بکەنەوە لەبەرەوەی لەسەر ئاوکردن هاتمووی یاخود غوسلی جەنابەتتان لەسەر بوو کاتێکەوە لەگەڵ خێزانەکەتان کۆبوونەوە لەو حاڵەتەی چ بکەن فەلەم تەجیدوا ماء ئیتر ئاوتان دەست نەکەوت فتەیەمەموا صەعیدًا طەیبا ئەوجا تەیەموم بکەن بە صەعید واتە ئەوەی ما صعد على وجه الأرض ئەوەی کەوا لەسەر ڕووی زەویە واتە ئەو جەگەر خۆڵبی یاخود بەربی یاخود هەر شتێک بیتن واتە لەسەر ڕووی زەوی وەکو دێین دواتریش ئینشاءڵڵا تەفسیلات پێ دێین هەتا بە دیواریش پێغەمبەر صلی الله عليه وسلم تەیەمومی کردێ فتەیەمەموا تەیەموم بکەن صەعیبە لە چێن دەرێ صەعیدًا طەیبًا واتە بەسەر ڕووی زەوی جێگایەکی خاوێن بێتن فامسحوا بوجوهكم وأيديكم من ئیتر مەسح بکەن تەیەمومەکەش بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕۆنی کردیتەوە فامسحوا بوجوهكم وأيديكم من واتە یەک ضربە واتە وەکو لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتیە جارێکیان هەردوو دەستی لە عاردی دەداتن یاخود لە دیوار ئەوجا مەسحی دەموچاوی دەکا و هەروە مەسحی دوو دەستی هەتاوەکو مەچەکی دەکا نەوەک وەکو دەست نوێژ هەتاوەکو ئانیشتی ئیتر ئەوەش چۆنیەتی تەیەمومەکەی فامسحوا بوجوهكم وأيديكم منه واتە لەو صەعیدە طەیبەی با بڵێن ضربەیەک بە هەردوو دەستت لە عاردی دەی ئەوجا دەموچاو و دەستت هەردوو دەست مەسح دەکەی ما يريد الله ليجعل عليكم من حرج الله سبحانه وتعالى ناوێتن حرج لە بۆنگۆ دروست بکە حرج واتە بە معنای مەشەقەت ناخۆشی خوای گەورە بەو تەکلیفانەی کە لەسەرتانی دانایە مەبەستی ئەوە نییە کەوا حرج و مەشەقەتتان لە بۆ دروست بکاتن ولكن يريد ليطهركم بەڵکو خوای گەورە سبحانه وتعالى دەیەوێت خاوێنتان بکاتەوە کەواتە وەکو زانایان دەفەرموون خاوێنتان بکاتەوە بۆی کەوا لە جیاتی ئەگەر ئاو نەبوو تەیەمومیش بکەن عینی خوای گەورە حکمی تەهارەتتان پێدەبەخشی وەکوەوەیکەوە ئەگەر پێویست بە دەست نوێژ نوێ کردو ئەگەر پێویست بە غوسل جەنابەتە غوسل لەسەر داکەتێ ئیتر بەو خۆڵەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا خود بەو تەیەمومەی کەوا لە بۆتانی تەشریع کردیە وەکو حکمی تەهارەتتان پێدەبەخشیتن و یاخود بەعام بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا سوبحانەهو وتەعالا خوای گەورە خاوێنتان دەکاتەوە لە هەموو پیساتێکی ظاهری بە دەست نوێژ و بە تەیەموم و لە هەموو گوناه و تاوانێک کەوا بووی تەمای پیسبوونی دڵەکانتان بە تەوبەکردن خوای گەورە بەو شەریعەتی کە بۆ تاندانە بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە دەبی تەمای تەهارەتی معنەوی و هەروها تەهارەتی مادی و حسی
تەهارەتی مادی و حسی وەک گوتمان ئەوەیەکەوە بە دەستنوێژ بە غوسل ئینسان خاوێن دەبیتەوە و هەروەها بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەبیتە ئەوەیەکەوە ئین الحەسەنات یوذهبن السەیئات ئەو حەسەنات و چاکانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ تایندانە بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا دەبیتە مای خاوێنبوونەوەی دڵ و دەروونتان لە گوناه و تاوان و پیساتی گوناه و تاوان وەلیوتیممە نیعمەتەهو عەلەیکم و تاوەکو بەو شەریعەتەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆتان دادەبەزێنی تاوەکو ناز و نیعمەتی خۆی لەسەرتان تەواو بکە لەعەلەکم تەشکوڕون تاوەکو شکرانەی خوای گەورە بکەن سوبحانەهو وتەعالا تاوەکو لە نەتیجەی ئەو شکرانەی کەوا دەیکەن خوای گەورە ناز و نیعمەتی خۆی بەسەرتان زیاتر دابڕێژی لەبەرەوەی لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەکو لە سوورەتی ئیبراهیم دەفەرمی هەرچەندە شکرانەی خوای گەورە بکەن خوای گەورە زیاترتان پێدەبەخشی. ئیتر ئەوە بە کورتی مانای ئەو بەش ئاەتەی کەوا مابوو و چەندین ئەحکامی لێ وەردەگیرێ وەکو زانایان باسی دەکەن لەوانە ذكر منة الله تعالى على العباد بمشروعية التيمم کەواتە ئەوە یەک لە نیعمەت و منەتەکانی خوای گەورەیە لەسەر بەندەکانی خۆی بۆی کەوا تەیەمممی لە بۆ داناینە. دیارە عینی لیوطەهیرەکم کە خوای گەورە دەیەوێتن حکمی تەهارەت تامداتی ئەگەر بە تەیەمممیش بی وەکو هەندێک لە زانایان دەفەرمون کاتێکەوە تو تەیەممم دەکەی یەک لە حکمەتەکان ئەوەیە کاتێکەوە بەو زەویە دەست بەو زەوی دادنێ و باڵێن ضەربەی لێت دەی و هەروەها دەست بە دوومچاو و بە دوو دەست دەینی دەفەرمون یەک لە حکمەتەکان ئەوەیە کەوا تەکەبورت تێدا نامینێ ئەسلی خۆت ببیر دێتەوە کەوا لەو خاکخۆڵەی دروست بووی ئیتر بەوەی دەبیتە مایەی بابێت تەطهیر و خاوێنکردنەوەی دڵ و دەروون لە تەکەبور و لە عوجب ئیتر ئەوەش یەک لە حکمەتەکانە لە حکمەتی تەیەممم بە هەر حاڵ خوای گەورە ناز و نیعمەتی خۆی لەسەر بەندەکانی تەواو دەکات بە مەشروعیەتی تەیەممم ئینە من ئەسبابی جەواز التەیەممم یەک لە هۆکارەکانی ئەوەی کەوا تەیەممم کردن جائز بی وجود المرض الذي يضره غسله بالماء کەواتە یەک لە ئەو پێداویستیەکان یاخود یەک لەو حاڵتانی کەوا ناچاری تەیەممم بکەی ئاو هەیە بەڵام ناتوانی بەکاری بینی لەبەر ئەوەی زەرەری لە بۆ نەخۆشیەکەت هەیە فيجوز له التيمم. إن من جملة أسباب جوازه السفر والإتيان من البول والغائط إذا عدم الماء كواتا وهل هليك لأسبابه كاركاني أنزام داني تيمم أويك وكسك لسفر دابي كاتك أو نبي دەستنوێژی پێ بشوە ئیتر پێویستی بە دەستنوێژ نوێکردنەوە هەبیتن لەوەی کەوا چوویتە سەر ئاوکردن ئاین دەکرێت تەیەممم بکە. فالمرض يجوز التيمم مع وجود الماء لحصول التضرر به كواتا كسكوا نخوشة اگر آوش هبي دتواني تيمم بكا لكاتك دا كوا آوك زرري هبي بكار هنا لبو نخوشي وباقيها يجوزه العدم للماء ولو كان في الحضر كواتا اگر لجيغاية جيجبي اگر لجيغاية بكوكو بابنين في الحضر واتە لە شاری خۆشتی لە شاری خۆشتی بەڵام ئاویشەیە ناتوانی بەکاری بین لەبەر حاڵەتی نەخۆشی یاخود وەکو باسمان کرد لە ئاەتەکە کە دەفەرمیتن یان لە سەفەری کەوە ئاو نییە دەکرێت عینی تەیەممم بکەیت. إن الخارج من السبيل من بول وغائط ينقض الوضوء ئەوەی لەو ئاەتە وەردەگیرێ کەواتە ئەوەی کەوا لە دوو مەخرەج دەردەسیتن لا حرج في بياندي لا پشت و لە پاش لە بەول و لەوەی تریان دەبیتە ماوەی دەستنوێژ بشتێ. استدل بها من قال لا ينقض الوضوء إلا هذان الأمران هەندێک دەزانیان دەڵێن ئەوەی کەوا دەستنوێژ پێشێت تەنها ئەو دوو شتێکەوە ئەوەی کەوا لە بابڵێن لە پشت و لە پاش دەردەچیتن إلا ئەوە دەستنوێژ پێدەشێ فلا ينتقض بلمس الفرج ولا بغيره ئیتر بە هیچ کە ناشتێ دەستنوێژ نابۆی کەوا دەست بە دەستی ئافرەت بکەوی یاخود دەست بە عورەتی خۆت بکەوی بە هیچ شێک لەوانە ناشتێ. هەندێک لە زانایان بەو شێوەی باسکەن تەبەنەوە مەسائلی زۆر لەسەر ئەو بابەتە خلافاتی لەسەرەکەوە ئایا بەو شتانە تر دەشیاننا. استحباب التكنية عما يستقذر التلفظ به پێویستە کونیە بەکاربینی وەکو لێرەدا خوای گەورە فەرمووی ئەو جاء أحدكم من الغائط یەک لەنگۆ لەسەر ئاوکردن هاتەوە کەواتە بالضبط یعنی وەکو باڵێن فێرمان دەکا وەکو باسمان کرد ئەدەب بەکاربین لە کاتێکەوە شتێک باز دەکەین کەوا مایەی ئەوەی کەوا ئینسان شەرمی لێ بکە. إنما مع وجود الماء ولو في الصلاة کاتێکەوە کەسێک تەیەممومی کرد لەبەرەوەی ئاو نەبوو
تەیەممومی کرد بەڵام کە ئاو پەیدا بوو یوبتیل التەیەمم کە ئاو پەیدا بوو ئەوە تەیەممم بەتاڵە لأن الله إنما أباحه مع عدم الماء كواتا كاتك خواي قول سبحانه وتعالى حلالي كرديوش باوني كرديت الشريعة كأتو تيمم بكي أجر أو نبي بلام كأو بيدابو إذا حضر الماء بطل التيمم كوا قول شي زور مشهورة أجر أو بيدابو تيمم بطالب حتى أو كاتك أو نية أتو تيمم كد نويجي بيدكي بلام كأو بيدابو يكسر بيويستا دەست نوێژ بشۆی یاخودەگە غوسل لەسەر غوسلەکە لەسەر خۆت بابڕین بە غوسلی جەنابەت بە ئاو غوسلەکە لە خۆت دەربین بەڵام کە ئاو نەبوو هەتا ئاو نەبوو تەیەممەکە کافیە بۆی کەوە کار و بابڕین عیبادەتی خۆتی پێ بکەی أنه إذا دخل الوقت وليس معه ماء كاتكوا داخلي وقت نويج بوي أو نبو دس نويج بيوشوي فإنه يلزمه طلبه في رحله وفيما قرب منه لو حالتي بيويستا بقري بدواي أودا نكي يكسر بسي تيمم بكي لأنه لم يقال لم يجد لمن لم يطلب كواتا كاتك واخواي قول فنوي أجر بيويستان بدس نويج بيان بغسل بو فلم تجدوا ماء معناه كوا قرام بدواي دا برام نتان ديتوا كواتا ناكرها لو قوري ولاتو لزي خب لورا آونيو تواوي يكسر تيمم نا بقري لدورو بري خود بقري أجا آو نبو فلم تجدوا ماء معناه لدواي قران أنقو آوتان دس نكوت أو زالو حالتي لبوتان هي كوا دس نويج ياخذ لزيادة دس نويج لزيادة غسل تيمم بكن والله أعلم ديار أحكامي دي كش معه بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو بابەتە و قسەی لەسەر دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.